بەناوی خوای بەخشندەی میهرەبان بینەران و بیسەرانی خۆشەویستی کەناڵی ئاسمانی پەیام لە هەر کوێیەگەن جوانترین سڵاوتان لێبێ. من ڕیاز کاکە مەحموود بە یارمەتی هاوکارانم ئەڵلقەیەکی نوێی بەرنامەی باسخواستان پێشکەشەکەم. لە باسخواستی ئەمڕۆماندا باز لە ڕۆڵی خۆبەخشانی تەندروستی دەکەین لە دەستگاکانی تەندروستیدا. بێگومان هەمیشە قسەیەک هەیە کە دەسەڵات و حکومەتی ئێمە لە هەرێمی کوردستان دەست بۆ هەموو ئەو جۆمگانە دەبا کە هیچ پەیوەندیەکی بەوە نیە بە جۆرێ لە جۆرەکان دەیەوێ تەنگی زیاتر بە خەڵک هەڵبچنێ. لە چەند ڕۆژی ڕابردوودا خۆبەخشکارانی تەندروستی کە لە ماوەی ڕابردوودا ڕۆڵێکی بەرچاو کاریگەریەکی بەرچاو ئەرکێکی بەرچاویان گێڕاوە لە بەرەو پێشبردننی کەرتی تەندروستیدا و بوونەتە کۆڵەکە و ڕاگری کەرتی تەندروستی لە هەرێمی کوردستان و دەستبار و یارمەتی دەر و وەکوڵێ کەلێن پڕکەرەوەی کەرتی تەندروستی من لە هەرێمی کوردستان بە خۆبەخشانە واتە هەر نابی خۆیان بە خۆیانەوەیە کە ئەمانە خۆیان بەخشیوە لە پێناو تەندروستی و سەلامەتی نەوەکانی میلەت و نەوەکانی کۆمەڵگە. بەڵام لەگەڵەوەشدا کە حکومەت هیچ مافێکی پێنەداون لەگەڵەوەشدا بەردەوام تەنگی پێ هەڵچنیون بە جۆرێ لە جۆرەکان ئیهانەی کردوون تەنانەت ئەو خواردنەی کە لە بنکە تەندروستیەکانە پێشکەشەکرێ ئەمانی لێبێ بەشکراوە هەڕەشەی توندیان لێکراوە بە هیچ جۆرێکەوە هیچ ئامێرێکی تەندروستی تەنانەت بۆ فەحزکردنێکی خۆیان بێیان بۆ تەنانەت گەشتۆتە ئەوەش کە لە هەندێک شوێن ئاو خواردنەوەشیان لە قەدەغە بکرێ ئەمانە یەکێکن لەو سیما ناشرینانەی کە لە چەند ڕۆژی ڕابردوودا بەرامبەر بە خۆبەخشکارانی تەندروستی گیراوەتە بەر. بێگومان ئێمە لەم بەرنامەیەدا باز لەوە دەکەین کە ئەم ئاڵۆزیە یا ئەم کێشەیە بۆچی سەری هەڵداوە و لایەنە پەیوەندیدارەکان ڕێکخراوەکانی بواری تەندروستکاران چۆن دەتوانن بەگژ ئەم کێشەیەدا بڕۆنەوە و چۆن حکومەت گوێ بۆ خۆبەخشکارانی تەندروستی بگرێ لە پێدانی مافەکانیان کە ئەوان چەندین ساڵ لە تەمەنی خۆیان لە ئیسراحەت و لە ئاسوودەی خۆیان بەخشیوە بە نەتەوەکەیان بە نەوەکانی میلەتەکەیان بۆ ئەوەی لە داهاتوودا ئەمان لە پێشی نەبن بە چاوی وەکوڵی حیزبایەتی و لە پێشینەی سەیری ئەوە نەکرێکەوە ئەم خۆبەخشە مادەم لەسەر بەو حیزبەی دەسەڵات نییە یا خزمی بفلانە بەرپرس و مەسئول نییە بە تاعین نەبێ و خەڵکێکی دیکەی ناشیا و بخرێتە شوێنی. بۆ مەبەستە ئەمڕۆ میوانداری دوو بەڕێزم کردو، یەکیان بەڕێز دکتۆر سەرکەوت جەلال بەرپرسی لقی سلێمانی ڕێکخراوی تەندروستکارانی کوردستان و سەرهەنگ جەلال دکتۆر سەرهەنگ جەلال کارمەندی تەندروستی خۆبەخشم کردووە. دکتۆر سەرکەوت زۆر بەخێر بێ و سواز بۆ ئامادەبوونت. سواز بۆ دەرفەتە دەستان خۆش بێت. هەڵبەت ئەرکتان کێشە ئێمە خۆشحاڵ بووین بەوەش کە هەمیشە کەناڵی ئەسمانی پەیام لە هەموو کێشە و گرفتەکانی تەندروستیە پێشەنگ بووە لە پێشەنگی کەناڵەکان بۆ کە هاتۆ بەدەم وەکو بڵێ ئەو سێکتەرەوە. ئێمە لە ڕۆژۆ دەستخۆشیتان یەکەین دەستخۆشی بۆ بەرنامەکەت هەڵبەت خۆت لە ئەگەر من دەست پێ بکەم ئەگەر هەر سەرتا خۆت ئاماژەت بە شتێکدا کە ڕۆڵی ڕێکخراوەکان چییە لەم ئاستەیە. ئێمە وەکو ڕێکخراوی تەندروستکارانی کوردستان لە ماوەی ڕابردووە بەردەوام لە ناو گرفتەکانی کارمەندانی تەندروستیە بووین و لە ئێستاشا کە ئەم گرفتە کە گرفتێکی تازەژ نییە کۆنە، بەڵام بە شێوازە لە شێوازەکان کە ناڕەحەتێکی زۆر هاتووە بۆ تەنگی پێ هەڵچنیون وای لێ هاتووە کارباتەوەی کەوانیشتر بێتاقەت بوون لە خۆبەخشەکەی خۆیان. ئێمە لە ئێستاشا دەستیان لێبەرداین و هەر لە پشتیانین و لەگەڵیانین. جا من حەزەکەم قسەی زیاتر بۆ پرسیارەکان هەڵگرم. ئەگەر بەڵێ دکتۆر ئەم کێشەیە لەکوێوە سەری هەڵداوە کە لە چەند ڕۆژی ڕابردوودا ئەو ناڕزایەتی و وەکوڵێ بەجۆی لە جۆرەکان ناڕزایەتی دەربڕینەی خۆبەخشکارانی تەندروستی لێکەوتەوە. ئەمە لە کێوە سەری هەڵداوە لە چێوە سەری هەڵداوە هۆکات چی بوو لەم کاتە ئەمە بەرامبەر بە خۆبەخشکارانی تەندروستی کرا کە لە کاتێکە دەبوو ئەمان مافیان پێ بدرێیان دەستخۆشییان لێ بکریا دەستی ماندووبوونیان بگوشرێ. هەڵبەت ئەگەر بینە سەرەتای دروستبوونی خۆبەخشەکان لە ساڵی 2013 وردەوەدا سەری هەڵدا. ساڵی 2013 بەندە وەکو بەرپرسی لقی سلێمانی وەکو بەرپرسی تەواوی بووم لە نەخۆشخانەی شار نزیکەی ئەگەر بە عادەتەکەی بە تەحدید لام نییە بەداخۆ بیرم نەماوە نزیکی 200 کارمەندیان دایە دەزمن وەکو ئەقت نەکۆکو خۆبەخش
وەکو عقدیانە کە WHO بڕیار بوو مانگی $400 بدات. ئەم کارمەندانە ئێمە زۆر لەگەڵیان ئەماندوو بووین، هاوکاریمانکردن لە ڕووی ترێنینەوە وەکو ئەگەر بە کوردی بڵێن لە ڕووی فێرکردنەوە لە ڕووی تەدریپێکردنیانەوە پێگەیاندنەوە زۆر هەڵمان لەگەڵایەن. هەتا لێرە سڵاوڕێزم بۆ دوو مزەفەر هەیە کە ئەویش زۆر ماندوو بوو لەگەڵیانە، هەتا لەسەر حسابی گیرفانی خۆی هاوکاری ئەو خولانەی کردەوە کە من کردمەوە بۆیان لەسەر حسابی خۆی کۆمەڵە شتی زۆر باشی فێرکردن. ئەمەش بۆ هاندەرێ بۆ ئەم کارمەندانە کە درێژە بەکارەکانیان بن. دوای ئەوەش کە بەڕاستی نزیکی 3 مانگ تێپەڕی معاشیان هەر نەدرایە کە قەرار بوو بە شێوەیەکی عقد پارکامی نەدرایە، ئێمە کەوتینە هەوڵدان لەگەڵیانە. من وەکو خۆم کە یعنی هەوکو ئەرکی سەرشانی خۆشم کە لە ڕێکخراوێکی تەندروستکارانم لەگەڵ ئیشەکە بەردەوام بووین بۆی کە بتوانین مافەکانیان بۆ وەرگرین. زۆر هەوڵمانە و زۆر لەگەڵ هەتا لەگەڵ WHO کۆبووینەوە، ئەوانیش قسەی خۆیانیان هەبوو کە گوایە ناوەکانیان وەک پێویست پێ نەگەیشتەوە، گوایە کێشە لە دروست بووە. وەڵحاڵ گەیشتین ئەوەی کە سواز بۆخوا پارەکەمان بۆ وەرگرتن بە دوو سولفە بۆمان وەرگرتن، بەس پارەی هەموو ئەو مانگانە کە داوامیان کردە و هەموویان پێکۆ بۆ وەرگرتن، یعنی پارەیان نەفەوتە. لە بەرامبەر ئەمە WHO تاو ئێمە ئەخ تازە ناکەینەوە بۆیان. هەرو کاتە من بە کارمەندەکانم وتم WHO لێت ئەختان بۆ تازە ناکەمەوە. ئەوەتیان وەکو خۆبەخش ینی بۆی کە ئێمە بۆمان کردبوون مرتاح بوون پێی، خولمان بۆ کردبوونەوە، فێرمان کردبوون، هاوکاریمان کردبوون، مرتاح بوون بۆ یان مادە ینی وەکو بەرامبەرێک ئەوە کەم چاکەمان لەگەڵا کردوون. ئەمە بەتەمای بە خۆبەخشیش بە بۆتان نەکەین. من وتم لێرە بوەستن خۆبەخشی مەکەن. هەڵبەت ئەوە کاڵم خۆبەخشی مەکەن، من دژی حکومەتەکەی خۆم و دژی سیستەمی تەندروستی وڵاتەکەم نیم، بەڵام دژ بۆم کە سیستەم لە کارمەندێکی تەندروستی بکرێت. بێگومان پێم وت بوەستن لێرە ئەوان ئارزوی خۆتان ئەیکەنیان نیکەن. بەڵام تا ئێستا عەقدێک هەبووە کە من هەوڵی زۆرمە ئەلحەمدولیلا، یعنی کاڵم من بەتانانات نوێنەری کارمەندەکانیشم لەگەڵا بوو و پێکۆ هەموو لای هەوڵمان ناو منیش وەکو ئەو کاتە کە ئەو کاتێک کە باسەکەم بەرپرسی نەخۆشخانەی فریاکەوتنی خستانی شار بووم، هەوڵی زۆرمانە کە ئەلحەمدولیلا پارەکەمان بۆ وەرگرتم. وتم لێرە بوەستن تا ئەم کاتە پارەکەمان توانێ بۆرگین، بەس لە مەودا من ناتوانم بڵێم پارەتان لەسەر چ شتێ بۆ وەرگرت. بڕی ئەو پارەیە چەند بوو کە مانگانە درا بە هەر مانگی $400 بوو. بەڵێ مانگی $400 و پارێکی زۆر باش بوو. ئەمە لە کەیەوە تاکەی ئەم $400 بەردەوام؟ ئەم $400 نزیکی 3 مانگ بۆ 4 مانگ ئەگەر بە دەقیقی لە خەیاڵم نەما ببوورە، بەس نزیکی 3 مانگ بۆ 4 مانگ وەریان گرت. ئەویش دەقیقەن بە دوو سولفەیان یان پێیان سەرتا نەیانانێت، دوای هەوڵماندووبوونێکی زۆر بۆ ماوەرگرتن پێمانان. ئەمەش بوو بە فکرێ ئەم خۆبەخشیە. بەداخەوە لەم مینەش کە کارمەندە تەندروستیانش کە ئەم نێتپاکی ئێمەیان بینی، ئەوان نێتپاکی خۆیانە بۆ ئیشەکە و تیانمەش ئامادەین یان وەکو قەرەبووی خۆبەخشی داوام بکەین. بەڵام لە بەرامبەرە سندیکای کارمەندانی تەندروستی لە کاتیان قەیرانە دروست بوو کە دەبوو هاوکاری کارمەندان بێت، ئەم مۆزوعی خۆبەخشی دروست کرد. خۆبەخشی دروست کرد کە بە خۆبەخشی دەوام بکەن. تقریبا لە دوای ئەوە ئەگە بە دقیقی باسی بکەین لە 2013 وردە دروست بوو خۆبەخشی، لە 2014 بەتەواوی خۆبەخشی دەستی پێکرد. ئەم خۆبەخشی هەر جاری بەناوێک لە ناوەکان خۆبەخشیان پێکرا، یان و ئێوە لە پێشترن بۆ تاعینات، ئێمە هەوڵی تاعیناتان بۆین. لە 2014 تا ئێستا لە کۆتایی 2013 تاوەکو ئێساش بەردەوام وعدی ناڕاستیان پێدراوە کە گوایە ئێوە لە پێشترن بۆ تاعینات، کە گوایە هەر جارێ ئەمان بێتاقەت بوو بێتن داوای مافی خۆیان کردی توێتیان ئێمە بایکۆتەکەین وتیانە کێشە نییە، بەڵام ئێمە ئەوە فلان بە پرزوادی پێ. زۆر باشە دکتۆر، دوای دێمە و لای جەنابێت دکتۆر سەرنگ سەلاح کارمەندی خۆبەخشی تەندروستی، زۆر بەخێر بێ و سپاس بۆ ئامادەبوونت. زۆر سپاسەکەم، سەرەتا سپاسی پەیامەکەم بۆ کردنەوەی ئەم دەرفەتەوە هەمیشەش لە هەر کێشێکە لەم وڵاتایەوە پێیان پێشنگ بوو بۆ ئەوەی
دەنگی ناڕازی و دەنگی حەقی خەڵک بێنتە ڕاگەشتی وەسپاسی ئەو کەساناکەین کە یارمەتیان ناین بە تایبەتی تەندروستکارانی کوردستان کە کاکسەرکە و لەنزیکەوە دایم پاڵپشتمان بووە وەسپاسی هەر کەسێکی ژەکەین لە هەر شوێنێ یارمەتێکی ئێمە یا بێ ئێمە لێرە دەستخۆشی لەکەین. سپاس بۆ تۆش. دکتۆر پێم خۆشە جەنابەت وەکو کارمەندێکی خۆبەخشی تەندروستی باز لە کێشە و معانات و گرفتەکانتان بکەن بە درێژایی و چەند ساڵی کە ئێوە خۆبەخشانە گیانی خۆتان ئیسراحەتی خۆتان وزە و توانە و لێهاتووی خۆتان بەخشیوە بە وڵاتێک بەڵام ئێستا وڵاتێک بێمروەت و بێمنەت و ناموبالاتە بەرامبەرتان و پێم خۆشە لەسەر زمانی جەنابتەوە گوێم لە کێشە و معاناتەکانتان بێ. دەستخۆش بە من سەرەتا پێویستە باسێکی خۆبەخشی بکەم وەلەو هەر لە سەرەتاوە کێشە و معاناتمان زۆرە. ئێمە وەکو خۆبەخشەکان لە دوای 2013 بۆ 2014 دروست بووین لەبەر ئەوەی ئەو کاتە حکومەتی هەرێم لە قەیرانە بووە شەڕی دژ بە داعشە بوو لەو پێناوای ئێمە دەستمان کرد بەکاری خۆبەخشی و تیممان نار بۆ بەرەکانی جەنگ کە خۆبەخشی هەبێت لەوێ بۆ ئەوەی سێکتەری تەندروستی ئەو کلێنانەی هەیەی پڕ بێتەوە. بەڵام ئێمە دوای بە چ سۆنگەیەک لەو سۆنگەیە کە ئێمە لە کاتێکە هیواگە بوو بۆ حکومەت شتێکی پێ بکرێ ئێمە ئەولویەتمان هەبێت کە خۆشیان پیان وتوین بۆی دابمەزرین. ئێستا کە هیچ شتێک نەماوە لەسەر حکومەت نە قەیرانەکان ماونا و شەڕەش ماوەکە ئەو کاتە هەبوو شەڕی دژ بە داعش. ئێستا کاتیوەیە کە ئاوڕێک لێمە بدرێتەوە بەڵام بە عکسەوە لە باتیەوەی ئاوڕمان لێ بدرێتەوە لە باتیەوەی دامەزادمان بۆ بگرێ. ئێستا زۆر بێقەدر کراوین و لە جاران زیاتر ئێمە قەدرمان نەماوە بێمنەتیمان بەرامبەرەکەن. ئێمە لە 3-4 کێشەمان هەیە خۆی سەرەکیترین کێشەی ئێمە ئەوەیە کە دابمەزین. ئێمە ئەگە دامەزاندن نیە بەڵام کێشەکان نەگەر باسکەین زۆر یەکێ لەوانەیە ئێمە ئەگەر هاتین ناو سێکتەری تەندروستیەوە بەشە خۆراکمان نەبوو و پارەی هاندانمان هەبوو تایبەت بە خۆبەخشی و پارەی خەفارەتمان هەبوو لەم نێوەندا هیچی نەماوە جگە لێ خەسخان نەبێ خەسخانەی شار لەلایەن پارێزگارەوە سپاسێکی نەویش بڕێکی زۆر کەمە کە بەشی هەر مناڵێکی ژناکە مانگێک 100,000 و مانگێ 6,000 ئەمە لەو ڕۆڵم بەشی مناڵێک نەکە. من سپاسی پارێزگاری سلێمانەکەم بەڵامەوە یعنی فەزاحەتە بۆ حکومەتێ پارێزگار 100,000 بینێرە بۆ خۆبەخشەکە و بەڵام تۆ ئامادە نەبی پارەی بێتی تۆ ئامادە نەبی هاوکاریک بکی لەگەڵەوەشە ئەمە هاندانمانەوە هیچ نەماوە 2 جار وەرمان گرتووە لە ماوەی 2014 هەتاکو ئێستا و هەروەها بەشە پارەی خەفارەتیش تقریبا ساڵونی و زیاتر هیچ شتێک وەرناگرن. ئێستا هەموو خۆبەخشەکان لەسەر ژیرفانی خۆیان لەسەر پارەی خۆیان ئەچن و یەنە و هەموو شتە لەسەر خوانە سەرڕای ئەوەش حکومەت بەداخەوە خۆی من نامێ بازی خواردن هەر بکەم چکەم ئەوە شتێکی زۆر عیبەیە هەر نوکتەیە بەسەرم حکومەتەوە کە خواردن نا بە خۆبەخش بەوە مافێکی هەرە سەرەتایی خۆبەخشە ئەگەر هەر کەسێ لە وڵاتە میوانی هەبێ بڕۆها بێ نایڵێ بێ خواردن بچێت دەرەوە بەس حکومەتەکە ئێمە ناتوانێت پارە بە میوانەکانی خۆشی کە خۆبەخشە. ئێستاکان هەر کەسێ لە وڵاتە بێنی لەوانەیە بەڵێ قەرزیشکەم پارەیە هەموو خۆبەخشە ئەمانی بۆ ناخواردنێکە و خۆبەخشانە لە ماڵی خۆمایەم ئەگە من خۆم بوومایە هەرچەندی میوانم بە قەرزیش بێ بەڕیانەکەم بەس حکومەت ئەوەشی پێ ناکرێت لەو لایەنەوە چۆ ئێمە نانمانە بڕێ ئێمە کێشەمان نییە لەوەیە ئێمە کێشەی گەورەمان ئەوەیە کە دابمەزرین دامەزاندنیش سەرەتاییترین مافی خۆمانە و سەرەکیترین مافی خۆمانە و بە مافی خۆشمان ێزانین دکتۆر ئەو گرێبەستەی کە ئێوە لە سەرەتای 2013 و 14دا لە نێوان ئێوە و کەرتی تەندروستیە ئیمزا کراوە و خاڵەکانی خوێندراوەتەوە ئەو گرێبەستە ئاماژە بەچیەکە ئەرکتان چی بووە مافتان چی بووە و ئەو سەقفە زەمەنیە چەند بووە کە پێویستە ئێوەکو خۆبەخش کار بکەن ئایا ئەمە لە گرێبەستەکە شتی وا هەیە؟ ئێمە من وەکو خۆم تانەی گەورەم هەیە لەو گرێبەستە چکەم ئەو گرێبەستە بە شێوازی داڕێژراوە زۆر فێڵبازی تیاکراوە لەگەڵ ڕێزمان بۆ هەر کەسێکە دایڕشتووە لە ڕووی قانونیەوە لە ڕووی یاساییەوە ئەم گرێبەستە بە شێوازی داڕێژراوە کە هیچ منەتێکیان بە خۆبەخش نییە هەر کەسێک کە سەرتا تاوێکە خۆی خۆبەخشی پێشنیاری خۆیانە بۆ من نەهاتوو من کە داوام تاو کرد هاوارکەم حکومەت من خۆبەخشی بۆکەم خۆبەخشی پێشنیاری خۆیان بوو خۆیان دروستیان کرد ئێستا لە وەختەیە تیاتی سەقفی زەمەنی وەختە ساڵێکە عقد نییە خۆبەخشی ئەڵە ساڵە خۆبەخشەکەی ئەی دوای ساڵە چێکم خۆ من ناچم لە ماڵەوە دانیشم و یەکێکە بێتەوە جێکەم ئەما بە سیستمێک تو ئیشی پێەکەی یعنی کاوا بێ دامەزاندن ناکەی بەڵام بۆچی ئێوە وەکو جەنابت و خەڵکێکی دیکەژ وەکو خۆبەخش بۆچی ئیمزاتان کردو لە کاتێکا فێڵبازانە و فریودەرانە ئەم عقدە پڕکراوەتەوە نووسراوە ئەوە بە سادەی پێ دەڵم سەرەتای ئێمە کە وازێنی تەواوی لە ترێنینی خۆ لە ڕۆتەیشنەکانێکە دوای داوامەکە تا ئیتر بەرەو دامەزانە ڕووی ئەگاڕۆی بۆ ڕیاسا و عقدا بینی سەرەتا و بتێونێت هەموو ماوەین ئەی خوێنیتەوە بەڵام
وا نازانیم حکومەتی ینی تۆ دوای ساڵێک حساب بۆ نەکاڵی با ساڵی بیکەم قەینا بۆیە منەڵم فێڵبازان چکۆمەڵی هیچ هینێکە نیە تۆ ناتوانێت داوای خاڵبەندیم عقدەکەی کە بۆ دامەزاندن تەنها ئەڵێ ئەولوێتی ئەو هەیە کە سبێنی پێی دابمەزری ئێمەش لەو سۆنگەیەوە لە دڵپاکی خۆمانەوە لە هەستکردن بە پرسیارەتی خۆمانەوە بۆ وڵاتەکە ئەڵێ نێکین ساڵێکە بەڵام ئێستا مای بینیم ساڵە گۆڕا بوو بە سیستم بۆ بە شێوازە لە ینی بەردەوامی بۆ کارە بۆ ئەوەی کاری خۆبەخشی بەردەوام بێت و لە بەرامبەر کاری دامەزاندن بوەستێ ئێستا وای لێهاتوو خۆی ئەگە من ساڵە ئێستا من تقریبا نزیکی بۆ 3 ساڵە چێ خۆبەخشیەکەم هەمانە 5 ساڵە وە زیاتریشمان هەیە کە خۆبەخشیەکەن تۆ پێم ناڵی چی لەم کەساکان ئێستا بۆنە دەنگۆ هەیە ئەڵەن وڵا ئێمە بۆیە بۆمان کردون بۆی شارەزا بن پێمە بە شارەزا بوون لە هەر پیشەی خۆت ئەمە خوێندومانە و بەشی عملیشمان هەبوو نەزەریمان هەبووە 3 مانگمان بەسە نابا 3 مانگ نەبێ حکومەت لەبەر خاتی چای جوانی تۆ یکەین بە 6 مانگ دوای 6 مانگ نا ساڵێک ئەی دوای ساڵێکیمان بۆکەی ئێستا بۆ بە سیستمێ بۆ یەکشت لەبەری دامەزان بوەستێ خۆبەخشی بەردەوام بێ خۆبەخشی بۆ هەم بێمنەتیەوە کە بێقەدرەکەین لەلایەن وەزارەتەوە لەلایەن سەحەوە لەلایەن تەنانەت لەگەڵ ڕێزما بۆ کارمەندانی هاوڕێم لەلایەن کارمەندانی هاوڕەشمانەوە من جێ خۆیەتی ئاماژەی پێکەم لێرەوە هەموو کەسی ئاگادار بێ کە ئێمە کارمەندان ئەو کاتی مافیان نەخورا ئەو کاتی مەعاشیان نەبووتیان ئێوە دەستان گرتوین بە بۆنی ئێوە ناچینە دەرەوە لەبەرەوەیەکە ئێوە نەبن ئێمە ئاچنە دەرەوە سەرجاداگرین و حەقی خۆمان داوا ئەکەین ئەمە من بەشی ئەفزەڵێتی وابوون ئەجنا چەند هاوکو کاک سەرکەوتی تیا زۆر باشە لەگەڵمانەوە برادری خۆمان هەیە لێرۆ سپاس یەکەم کە زۆر هاوکارمان بوون ئەوان چوونە دەرەوە چینەوە دەرەوە لەگەڵ یانە مافی خۆیان داوا کرد و ئێمەش مافمان داوا کرد ئێستا مافی ئێمە ناتوێتە دی و کەسیش قسەی نییە هەبووە لە دوای 5 ساڵ 3 ساڵی خۆبەخشێتی ئێوە بەسەر ئێوەدا خەڵکێکی تر تایم بکرێت کە بەونە ساڵێکە خوێندنی تەواو کردەوە بەسمەوەیە بەڕەچاوکردنی حیزبایەتی و پلە و پۆست و خزمایەتی و کۆمەڵێشتی تر هەبووە خەڵک بەسەر ئێوەدا بازی پێ بدرێ و تایم بکرێەوە وەکو خۆبەخش کە ئەولەویەتتان هەیە و کە ئێوە لە پێشینە بۆ تایم بوون ئێوە تاین نەبن و ئەو تاین ببێ بە دڵنیایەوە لە ئەم هەرێمە ئەو شتانە زۆر شتێکی ئاساییە پێما بێر کەسێ تۆزە چاو کاتەوە زانێ کە ئەو شتە ڕوویەوە بینویشمانە بەڵێ هەیە ئەم ساڵ تاوی کردو و داژمەزراوە ئێستا لە شوێنێک لە شوێنەکان دامەزراوە بەڵام ئەوە تا ڕادێ دڵنیانیم دامەزانەکەی حکومیە یان حیزبی ئەوان نازانم بەزەو نازانم دوای ئێمەتیاتی دامەزادن هەیە یعنی پێ دەڵم ئەم عقدەی کە بێمەی پڕەکەنەوە بۆیە پێشەڵم فێڵبازی دڵنیام لەوەی کە سبەینێ دامەزاندن بکرێتەوە ئەو لەوێتمان نایانەوە بۆ قسەی خۆیان ێڵێن ئەو لەوێ دامە لەم وڵاتەیە بە شێوازێ بووە بە شێوازی خزمێنە بوو بۆ شێوازە نەبوو کە خۆیان کە لە نووسراوە هەیە نووسرا و پەیڕۆ پرۆگرام لەم وڵاتی ئێمە تەنها قسێکە بۆ نووسینە ئەجینە قەت وەکو کردار ئیشی پێ ناکرێت من لەوە دڵنیە زۆر باشە دکتۆر سەرکەوتێمەوە لای جەنابەت دکتۆر سەرنگ ئاماژە بەوە دەکات کە تەنانەت لە نەخۆشخانەکاندا خواردن بەشی ئەمان نادرێ ئەنی ئەمە شتێکی عیبەیە و وەکوڵێتەوە بڕۆ لە هەر خانە قاوتەکەیەکێم وڵاتەشەوە بەشی سەدان کەس خواردن دروستەکە من دڵنیام لەو نەخۆشخاناندا بەشی دوو هێندەی ئەو کارمەندە خۆبەخشان لەوە چێ بخرێتە سەلەی خۆڵەکە و فڕێدرێ ئەم میزاجێتە و ئەم بێمنەتی حکوومەت و لایەنە پەیوەندیدارەکان بەرامبەر بە کارمەندانی خۆبەخش لە چێوە سەرچاوی گرتووە ئەم میزاجێت و بێمنەتیان بۆ چی گرتوۆتە بەر هەڵبەت پرسیارەکە زۆر جوان دەستە خۆش بێخوا من یەشتم هەیە لەسەرمە زۆر جام قسەم کردوێتەوە دامە لەگەڵم خۆبەخشە بەڕێزانە کە ینی من الحەمدولله لە یەکەم دەقەی دروستبوونیانەوە لەگەڵیان بووم پشتیان بووم هەموو جاگەشم قسەم کردوتومە بە پێی تەجروبەی ئەمە فێڵێکە لێتانەکەی مەیکەن هەڵبەت من وەکوتم دژی سیستەمی وڵاتەکەم نیم کاڵم مەیکەن بەڵام کارمەندانیش تەندروستیش ئەوەلیاتە لای من چکە من ڕێکخراوێکی تەندروستکارانم هەیە ئەم ڕێکخراوە ئەبێت ماف بۆ کارمەندەکان بگەڕێتەوە بۆ ئەو جیهەتە بگێتەوە کە من ڕێکخراوەکەیم بۆ دروست کراوە نامبڕینی خۆبەخشەکان ئەو پڕی بێمنێتی حکوومەتە بەرامبەر ئەم خۆبەخشانە یعنی بە کورتیەکەی ئەمە هیچ ئیشمان بێەوە نییە سەرتا ئەم خۆبەخشیانە کە دروست کران لە دژی فەرمیەکان بەکارهێنان چۆن ئەیوت ئەگەر تۆ بۆ نمونە و کاتە معاشی کارمەندانی فەرمی کە کردیان بە ڕوبع موچە و کردیان بە 3 مانگ جارێک و بە شازە کە یانویست بایکۆتکەن هاتن کاکە کێ نایکا بێمنەتین لی بڕاتەوە ماڵەوە ئێمە ئەوەندە خۆبەخشمان هەیە خێنە شوێنەکانیان باشە ئێستا ئەم بێمنەتیە خۆبەخشەکانی پێری نەکرێ بە خودی خۆبەخشەکان ئەڵێن چی کێ نایکا خۆبەخشی کە زۆری بگەنە شوێنەکەی
یعنی ئەمە وایان کە هە کارمەنی تەندروستیان کرد بە دژی یەکە کارمەنی تەندروستی بووە بە دژی یەک بوو بە دووبارە بەرەیەکیان فەرمیە بەرەیەکیان خۆبەخشە ئەم دوانە بوون بە دژی یەک کە دژی یەک لە ئاساس شادوشتیان یەک بۆ یەک ئامانجیشتەیە کۆشن سەرنجام خۆبەخشی دەرەوەش دێنێ دەکاتەوە بەگشتم خۆبەخشی کە لە بری کارمەندە فەرمیەکەیشی کردووە بەتاکید جا لە هەمووشی مهمتر یانی ئێستا کە من لە وتەیەکی بەڕێز دکتۆر ڕێکەوت و دکتۆر خاڵچیش بە هەماشەوە لە هەردووکیانە گوێم لەم مەقتع قسەی بوو ئەڵێ ئێمە ئەم خۆبەخشەکان کە داماناون هۆکو فێربوون دامانناون فێر ببن لەبەرەوە خواردن نایانگرێتەوە ینی شتێ ئاساسیەکانیان ئیشە ئاساسیەکانیان پێ نادێت لە نەخۆشخانەکانە بەڵام خۆبەخشەکان ئێمە خەفارەت دەگرن ئەی خەفارەت یانی چی؟ ئەم کەناڵی بەڕێزەیەوە من بێم بڵم یەم بۆ فێربوو لەم کەناڵە ئیشەکەم ئەکرێ ئێوە بمخانە ڕاستە خۆ بمخانە سا بەنامەی پێشکەشیکەم نەخێ بێگومان ئەکرێ خەفارەتی شەوێکی ئەم کەناڵە بەنەدەست من بڵێن مۆنتاژ ئەم کەناڵە بەدەدەستەوە کە من هیچی لە نازانم ئەگە بەحسابیوە من هیچی لە نەزانم هاتووم بۆ فێربوون ئەم کارمەندە خۆبەخشە خۆ سیستەمی تەندروستی لەگەڵ ڕێزم بۆ کەناڵەکە بەس بەڕێوەبەری کەناڵەکە گەورەترە بێگومان چونکە ڕۆحی ئینسانی تایە ئەکرێ ئەم کەناڵە ئەکرێ ئەم نەخۆشخانەیە کارمەندێکی بۆ دابنێ کە لە سەحە نازانێ بە حسابیەوان یان بۆ فێربوون دانراوە بەڵام ڕۆحی ئینسانی بدرێتە دەست بۆ چارەسەرکردن ئێمە نەفەرمان هەیە خۆبەخشە لە بری کارمەندێکی ڕسمی کارمان ڕسمیەکە نقل بۆ شوێنێک ئەم خۆبەخشان خسۆتە شوێنەکەی ئەکە کراوەتە شوێنەکەی یان ئەم کارمەندە شوێنی فەرمیێکی گرتوتەوە یان ئیشەکانی ئەوەکە کەواتە من تێ ناگەم ینی فێربوون یانی چی؟ فێربوون هەر کەسێ بێ فێر بێ ئەتوانێت لە خولێکە فێر بێت لە دوو خولە فێر ببێت چی بێ فێر بێت لە وەختی سەردەمی هەشتاکانە سەردەمی حکومەتی ڕژێمی بەعسی لە ناوچوو کاتێک کە شەڕی ئێران و عێراق بوو لەبەری کارمەندی تەندروستی کەم بوو بە خولێکی شەژمانگی کارمەندیان پێگەیان ئەیان کرد ئێستا ینی ناوێکیان لێناو پیانوتی مزەمیت ئەمە لە وازان بە کوردەکەی پیاوتێت کارمەندی کارامایان پێشتێکی وایان پێوتێت ئەگەر ئەخڵە نەبوون لە ناوەکەیە ئەم بە 6 مانگ خولێکیان پێکردنەوە بەڕسمی دانەمەزراندن ئەی ئەگەر ئەمانە بۆ فێربوونن خێرە ئەمە 4 ساڵە 5 ساڵ بەرەو زیاتریشە خۆبەخشن و ئەی فێر دەبوون لە 5 ساڵە ئەی ناکرێتە بیر لە ژیانیان کرێتەوە ئەم هەر یەک لە کارمەندا خۆبەخشە بەڕێزانە لەسەر گیرفانی خۆی بڕوا بکە کاک ڕاز من کارمەندم هەبوو کاتە کە باسیەکەم لە سەردەمی WHOە کە ئێمە قەرار بۆ مانگی 400 دلار بۆ دیدیم بەس دواکەوت نزیکی سێمانکە دواکەوت دوای هەوڵێکی زۆر حملە بۆمان وەرگرت و پارەکان وەرگرت بەڵام کارمەندم هەبووە تەلەفۆن بۆ نهاتوویتەوە بۆ داوام توێتی کاک سەرکەوت بەخوای گەورە پارەی تەکسیەکەم پێ نییە پێیبە پارەی تەکسیەکەم پێ نییە پێیبە نامزانەوە بەچی بێت دکتۆر تۆ جەنابی وەکو ڕێکخراوی تەندروستکارانی کوردستان تا چەند ئاگاداری وەکو لایەنی سێم بێ یار وەکو دڵسۆزێکی کەرتی تەندروستیە خۆبەخشکاران بێ تا چەند ئاگاداری ئەو گرێپەستە بووی کە لە نێوان خۆبەخشان و کەرتی تەندروستیە نووسراوە مۆرکراوە ئیمزا کراوە وەڵا بەداخۆ ئێمە شتێ نەبوو بێنە دەست ڕێکخراوەکان و پرسمان پێ بکرێت تاوەکو ئێمە قسەی تیا بکەین واگەر بشتدا یعنی پرس بە ئێمە بکرایە قەت وەکو ڕێکخراوی خۆمان قەتەوەمان قوڵ ناکرد بە کارمەندی تەندروستی بکرێت بەداخۆ کاتێ پێمانزانی کام مەقدە بە کارمەندان پڕ کراوەتەوە کە ئاغاکە پڕ کرا بۆ نوخەیەکمان لە خۆبەخشەکان وەرگە سەیرمان کرد کە ئەمە چیتیان نووسراوە تۆ وەکو لایەنی سێم وەکو دادوەرێ وەکو نەتەرەفی ئەم لانە ئەولا چۆن تێڕوانی نچێ بۆ گرێبەستە زوڵمی تایە بەرامبەر خۆبەخشەکان یام ئەوەی کە کاکسەر هەنگ ئاماژەی پێکرد فری و دەرانە و فێڵبازانەیە ئەم وایە بە تاکید سیستەمێکی گەورەیە لە کارمەندی تەندروستیەکرێ بۆچی لە داوای لەوەکە دەڵێ یەکێ لە عینەکانە لە یادم بێ دەڵێ تیان نووسراوە بە هیچ شێوازێک ئەم کارمەندە نابێت داوای دامەزراندن بکە ئەی بۆچی یانی تۆ ئەم کارمەندە بۆچیە یعنی تۆم کارمەندە دانی بیکوژی بەڕاستی نەنانی بیتێ نە ئاوی بیتێ نە پارەی بیتێ و نەژێڵی دای دامەزراندن بکە ئەم یعنی مەچی ئەمسانە بۆچی خوێندوێتی ئەی بۆ ناڵی کاکەواز بێنە و بڕۆ کەرتێکی تایبەت و ئیشکە تەنانەت ینی سیستەمی وڵاتە بە شێوازێکە بەداخەوە لە کەرتە تایبەتەکانیشە
مافێکی وا نەدرا بە کارمانی تەندروستی کە بڵێ ئەو چەند ساڵە خوێندومە بۆ شادی وەرم گرتووە بتوانم خزمەتێ بکەم. دکتۆر خاڵس لە دوانێکی عافم کە ئەگەر گوێم لێ بوو و دکتۆرەکەش پێما بە هەمان قسەی دووبارە کردەوە باسی ئەوەی کرد کە دامەزراندنی دکتۆر خاڵس بە تایبەت لەو بەرنامەیەکی کەناڵێکا بوو باسی کرد وتی ئەوانی کۆلێژ دامەزراندنیان ناوەستێت بەردەوام دامەزرێن ئەی بۆ پەیمانگەکان دانامەزرێن کە دامەزراندن بۆ ئەوە ئەی بۆ ئەم نەبێ باشە ئەڵێ لە وەڵامی ئەماوتی لەوەری کەوان کەمن ئەمان زۆرن ئێمەش نەمانوتوە لە 2013ەوە با هیچ نەبێ مناڵێ هاچی خۆبەخشە بەیەک جەهمی تاعینکەن بەڵام لە 2013 تا ئێستا با هەموو ساڵێک بۆ کۆلێژەکان بەردەوام هەبووە با نیوە بەنیوە با نیوەی ئەمانتان تاعین کردا نیوەمانشان تاعین کردە. لە دکتۆر ئاماژەت بەوە کرد کە نازان وەزیر بووە کردی تەندروستی و تێتی ئێستا ئێمە ئیشمان پێتان نەماوە بەڵام ئەو ئیشە چی بووە ئەو ئەرکە چی بووە کە لە سەرەتای گرێبەستەکەی لە 2013 حکومت پێی بۆ ئێستا ئیش پێنەوە خۆمە وەکو کەرتی پەروەردە نییە بڵێ لە زستانە دەوامم بۆ بکە و دەرزم بۆ بڵێرەوە بەڵام لە هاوی نابێ منەتم لێت خۆ کەرتی تەندروستی شەو و ڕۆژ و هاوین و زستان و هەموو کاتێکە ئەو ئیشە چی بووە کە سەرەتا پێی بووە و لە پێناوی ئامادە بۆ گرێبەستە بکە بەڵام ئێستا بێ منەتە وەڵێ من ئیشم پێ نەماوە بڕۆ بەجۆی لە جۆرەکان بە ناڕاستەخۆ دێتی بڕۆ بەجێم بەرەوە لە کۆڵم بەرەوە ڕاستە هەبەت هەرچی جێتێکی فەرمی بە کتابی فەرمی قسێ ناکە بەڵام ئەوەی کە لە ئاماژە پێی بدرا تەنانەت ئەوەی کە ناخواردنەکان لێ مەمنوع کراوە نابێ نانیش خۆن کە بڕابکە هەر سێژەمەکە 5,000 نار ناکرێت هەر سێژەمەکە ناگاتە 5,000 ئێتە حکومەت خۆی چەند تەرخانەکە بۆ ئەو کۆمپانیایە من حەقی کۆمپانیاکەم نییە بەڵام ئەو خواردنەی کە دانراوە بۆ کارمانی تەندروستی هەر سێژەمەکە 5,000 ناکە ئەم 5,000 پێڕەوە نابین کە ئەم یەک مانگ بە خۆڕای ئیش بۆ تەندروستیەکە جا بێم بۆ سەر پرسیارەکەی بەڕێزت ئەو ئیشان چی بۆ سەرەتا پێیان لەبەرەوەی کە هەموو ساڵێک ئەم کارمەندە فەرمیانە هەموو ساڵێک مەجموعەیەک تەقاوت دەکرێت بێگومان هەموو ساڵێک ئینسانە ئەمرێت سەفەرەکە بۆ ئیجازەی دایکایەتی وەرەگرێ جۆرەکان ئەم شوێنەکەی چۆڵە بێ ئەم خۆبەخشیە توانی ئەم شوێنانە پڕکات ئەم کلانان پڕکاتەوە پێویستیان بە دەمەزراندن نەبێ یعنی لە جیاتی کارمەند دامەزرێنن خۆبەخشیان دانا و شوێنەکانیان پێپڕ کردەوە ئێستا ڕێژەی خۆبەخشەکان زۆر بووە ڕێژەی خۆبەخش زۆر بووە ئەوانی پێشوش بە جۆی لە جۆرەکان هاتوونەتەوە سەر ئەرکەکەیان بەڵێ ئێستا ینی جۆرە بێمنەتی تیا دروست بووە بەداخەوە کە ئەم خۆبەخشانە ئەگەر ئەمانی کاکسەران کە چەند ساڵایکە ئەگە بڵێ نایکەم ئەوەی ئەم ساڵ کە تەخەڕوجی کردووە دایانێن بە خۆبەشێکەوە شوێنەکەی کاکسەران یعنی بە شێوازێ لە شازەکان وەکو پێشیش باسم کرد هەر کاتێ ئەم بەڕێزانە بێزار بێتن بێتاقەت بێتن وتوێتیان بایکۆتەکەین وتیان ئەوە فڵان بەرپرسێتی لە دوام توێتی ئەم ئینە تاعینیانەکەین هەوڵێکمان بۆ یاون ئەمیان بۆ ئەەکەین وادی ئەوەی پیاین کە ئەوە کەسمان بۆ دابمەزرێنێ بەڵام ئەوە ساڵ بە ساڵتەیە پەڕێ ئەم وادە کەس نەیزانانی ئەم وادە چۆن درا بە هیچ کتابێکی فەرمی ئەم وادە نەبی زۆر باشە دکتۆر سەرنگ دێمە لای جەنابێت سەرۆک بەشەکان یام ئەو کاتانی کە ئێوە بایکۆ دەکەم وەکو خۆبەخشەکان ناچنەوە سەر کارە و ئەرکەکانتان چیان پێوتون ئایا هەر بەڵێنی درۆینە و ناڕاست بووە یام سەرنجام هەستم کردبەوە کە لەم ماوەی ڕابردووە چەند ڕۆژە بەجۆی لە جۆرەکان بە هەڕەشە و گوڕەشە و چاوترساندن ناچاریان کردوون یام هەوڵی ئەویان داوە کە ناچارتان بکەن بتان گێڕنەوە سەر ئەرکەکانتان پێم خۆشە باز لە هەڵوێستی سەرۆک بەش و مدیرەکان بکەم دەربارەی خۆبەخشەکان هەڵوێستیان چیە و چۆن لەگەڵ ئێوە تەعامولەکەن لە سایانی بڵین هەشتا بۆ نەوەتی مدیرەکان بەڕێوەبەرەکان سپاسیانەکەم زۆر هەڵوێستیان جوان و نەرم بۆ لەگەڵمان وە سەرۆک بەشەکان بە سەرۆک بەشی خۆمەوە کە زۆر سپاسەکەم هاوکارێکی تەواوی من بووە زۆر بەڕێزە زۆر چاکن لەگەڵمان بەس بەداخەوە تاک و تەرە سەرۆک بەش هەیە مدیر هەیە هەڕەشەی کردو لەم چەند شەوەی ڕابردووە وتێتی ئەگە ئەمە خۆی لە ئیشی لە ڕووی قانونیەوە نە ئیشی ئەوە ناتوانێ ویشە بکە نا بەدەست ئەوە لە مەسەلەی دامەزاند ناسەر تەلەفۆنی بۆ هەنێ خۆبەخش کردوتێتی ئەگەر نەیتەوە مندان نامەزرێنم ئەوە ڕسم و تەسکەرۆم شتم کۆ کردوتەوە لەمانەی لێرن
کۆمەڵی خۆبەخشیکەی لێ بۆ دووسەیە گوتێتی ئەمانە بەم دانەمەزێنم و ئێوە دانامەزێنم خۆی ئەمە شتێکە یاریێکی مناڵانەیە ینی جۆرێکە ئەگەر لێ بڕوان ئەمەیشی کابرایشی ئەو نییە و یاریەکەیکەوێ خۆی پێبرێتە پێش لای ئیدارەکەی بای لە شوێنێکی بێ بەداخەوە بۆ کەسانە کە لێرە من هەرەمیست ئاماژ پێکەم دەستی خۆش بێ کاو سەرک بەشانەیە میشاکەن پێم بڵێ پرسیارێک گرگم لە پای چی ئاماکەی لە پایەوە ئەم خۆبەخشە 3 ساڵ لەگەڵ تا دەستی توی گرت و کلێنێک بۆ پڕکرد لە باتی هەوڵێکی بۆ بە اینجا هەڕەشەشی لەکەی بەڕاستی ئەمە عیبەیە بەسەر و کەسانی کە ئەم جۆرە کاران ناکەن لە سەرڕای هەموو شتێ سەرڕای هەموو بێمنەتی و سەرڕای هەموو معاناتە لە باتی پاڵپشتیەک و دەستخۆشیە کە من سپاسی و کەساناکەم بە تەلەفۆن دەستخۆشیان کرد و لەگەڵ مانابن بەڵامەوان هەڕەشاکەن ئەڵێ داتان نامەزرێن کە من لێرە بە خۆبەخشەکان ئەڵم دامەزاندن و شتێکی بەسیط نییە لە دەست نەسەرەوەەر نەمدیرانە شتێکە بێ ئەوە شتێکە بە سیستمێ مە هەبڵیەوەمانە بەدەست یە کەس بێەوەی دۆزین خۆچی نایش کەسێڵە بەدەست من نییە ئەگە هەست کەسێ و کەسمان بۆ بدۆسێتەوە ئێمە قسەی لەگەڵاکەن شتێکی باشە نەک بەدەست سەرک بەشیان کەسێکدا ئەم کێشۆگیر و گرفتە تەنها خۆبەخشکارانی سلێمانی بەدەستیەوە دەناڵێن یان هیچ شار و شارژەکان وە لە سلێمانیشا ئەکرێ بزانین ژماری خۆبەخشەکان چەندن ئێمە بە کۆی گشتی ژماری خۆبەخشەکان نزیکەی بۆ 5,000 خۆبەخشە بێ لە سێکتەری تەندروستیە و هەموو کوردستان بەڵێ سلێمانی بەتەنیانێ سلێمانیە چەمچۆماڵە قەڵاتجەیە ڕانیە سەیسایقا هەڵەبجەی تازەیە کە ئەمانە لەگەڵ ئێمەشا هەولێرە هەمووی بایکۆتمان کردو دوازمان لە داوامی خۆمان هێناوە و هەروەها جێی خۆیتی ئاماژ بێکم کە ئێمە هەر خۆمان نین بە تەنها کارمەندی بەشی پەیمانگا لە خەسخانەکانە ئێمە بەشی علومەکانمان لەگەڵە علوم کیمیا و ئەحیامان لەگەڵە تاقیگان و هەروەها بەشی کۆلێژی تەندروستی کۆمەڵمان لەگەڵە کە گلەیەکان کرد و باسییان نەکەین چۆن باسی شانەکەین ئەوانیشمان لەگەڵە تەنها کارمەندی پەیمانگاکانی و بگرە کۆلێژەکانیشمان لەگەڵە شانبەشان بۆچی بەشێک لە خۆبەخشانی هاوپیشێ وەکو خۆتان لەگەڵتانە نایەنە نێو بایکۆتەکەەوە یان بۆن هۆڵەکانی کەتی تەندروستی جێنایان و بە جۆری لە جۆرەکان بوونەتەوەکاری ئەوەی کە کەرتی تەندروستی یان سەرۆک بەشەکان ئەمانە بکەنە مەقاشێ بڵێن ئەمانەدا ئامەزرێنین یان ئەمانە لە ئێوە دڵسۆزترن لە ئێوە زیاتر پابەندن بە دەوامی خوانەوە و یانکەنە دژی ئێوە بۆچی ئەمانە نایەنە دەرەوە ئایا بەڵێنی شتیان پێدراوە یان هۆکار چییە؟ من بەداخەوە لە وڵاتە لە بەتایبەتی لە کۆمەڵگەی شەرقیە کۆمەڵگەیەکی بە تەواوەتی فیودالیزممان هەیە کە هەمووی ئێستا سیستمی ئاغادەرە بەگایەتی لە ناو ئێمە بە تەواوەتی پەرێسانەوە هەر تارمایە ماوە لە ناو ئێمەوە هەندێک کەس لە دنیاە کە ئەژی بۆ ئەوە ئەژی بۆ کەسێ ئەژی یانی ناتوانێت ئەو سیستمە لە مێشک خۆیان بسڕێتەوە ناتوانێت دەرەبەگی و ئاغاتی جێبەجێ نەکە ئەم شخصانە لەوێن بەداخۆ پێیان ئەڵەم هاوڕێمان تکایان لە یەکەم بێنە دەرەوە ئەوانەی لەوێن ویستویانە کە ئێمە ئاچینە دەرەوە ئەڵێ با من لێرە بم کاک فڵان دەستخۆشیم لێکە با من لێرە بم کاک فڵان بڵێ دەستی خۆش بە یارمەتی دێم و وەداتە مەزێم ئێمە ئەممان تاقی کردەوە وەڵایەوی شێوانمان تاقی کردەوە زۆر بەڵێ نیشمان پێدرا زۆر قسەشمان بۆ کرا هیچی ڕاست دەرنەچوو بۆ یەت کاتان لێکن وەرن شانبەشانی ئێمە با دەست و خۆر لەخوا بەردەوامی لە کاری بایکۆتی خۆمان چونکەکەم هیچمان بۆ ناکەن ئێمە وەکو چۆن باوکی ئەزمونە بینێ بە کوڕەکەی ئەڵێ نەسحەتێکە ئاڵێ ئەو ئیشەی من دووبارە مەکەرەوە زەردم کردووە ئێمە ئەگە بەراوردیکەین ئێمە ئەوی شەما کرد دووبارەی مەکەنەوە ئێمە زەردی گەورەمان تیا کردووە تکاکەن ئێوە بەردەوام ببن لە پێناو دەستخۆشی سەرۆک بەشەکە و یامە دیرەکەت دژی ئەمە مەوەسە چکەم تۆ کە لەوەی داوای مافی خۆ دەکە یانەڵێ بۆ کوردستانێکم یانەڵێ بۆ خوایەکەم لێمەی کە لەبەرەوەی ئەگەریت ئەویشە بۆ کوردستانێکی وەرە لەگەڵ ئێمەیە ئەم کوڕکشە باشانە ئی کوردستانن و لەسەر ژیرفانی خۆیان وەکو کاکسەرکەوتی نەک یەک حاڵەت دەیان حاڵەت و سەدان حاڵدم بینیەوە کە نەهاتووە بۆ خەفارە لە پێنا ئەوی پارەی پێنە بووە لەم شوێنەی خۆتانەوە لەم گەڕێکی کازیەوە خۆبەخشە بۆ بەپێاتەوە بۆ خەسخانەکانی ناوشار بە پێش ڕۆشتەوە لەبەرەوەی پارەی پێنەوە نەکرێ پاس بە نەکرێت تەکسی بە دکتۆر سەرنگ ئاماژەت بەوە کرد کە حکوومەت و کەرتی تەندروستی لایەنە پەیوەندیدارەکان زۆر بێمنەتن لە کار و دڵسۆزی و ئەرکەکانی خۆبەخشەکان بەڵام لە ئەگەری بەجێهێشتنی هەموو کەرتەکانی تەندروستی لایەن خۆبەخشەکانەوە هەر کەسە بچێتە سەر لە کەرتی تایبەتدا بڕوا کرێکاری بکە بڕوا شاگردی بکە بڕوا بەقاڵی بکە ئەو فراخە کامەیە کە خۆبەخشەکان لە کەرتەکانی تەندروستیا دروستیەکەن واتە ئەگەر خۆبەخش نەبێ کەرتی تەندروستی بەرەو کوێر بچە ئاقارێک گەڕوات بەرەو چە شوێن و مەسیرێک هەنگاو دەهاوێ
وڵای ئێستا خۆی هەر بەوازێنانمان ئێستا پێم وایە بە خەسخانەکان بۆیان دەرکەوتووە کە خۆبەخش چین لە خەسخانەکانەوە خۆبەخشەوە بێئیشەنی کە باسەکەن و من حەزەکەم بۆ کەسانی کە ئاڵن خۆبەخش ئیشی نییە یا بۆنە خۆبەخش بڕوا دەرەوە هیچ کێشەی ڕوونایە با بڕۆن سەردانێکی سنتەری مۆخکەن لە خەسخانەی هیوا و کاتە ئەزان چەندی خۆبەخش و چەندی ڕسمی ئەگە خۆبەخش بڕوا دەرەوە چی ڕوە و هەروەها قەستەرەی شار بڕۆن سەردانێکی کەم بزان چەندی خۆبەخشی لێ و هەروە سەرڕای ئەوەش باسی ئەو کەم بێمە بەشمان نییە کە خۆبەخشی تیانە بێ ئێمە خەفارەتمان هەم بۆ سێ خۆبەخش و ڕسمێک بووە یعنی ئەگەڵ سێ خۆبەخشە بێ دەرەوە بە ڕسمی هیچ بەڕێوە ناچێت و دڵنیاش دەکەم بە چوونە دەرەوەی خۆبەخش زەختێکی زۆر دروستە بێ لۆدێکی زۆر دروستە بێ و زۆر شوێن پەکێکەیە بەڵام خۆی کێشەکەوە ئەوەی ئەوان لێرەیانەوێ خۆبەخشی تر بکەنە جێگامان ئەو بێئیشبوونەوەیان باسێکەوە بێمنەتەی بوونێ ئەوان لە پای ئەوەیە کەیانەی خۆبەخشی تر زیاب بکەن بۆ سەکتەری تەندروستی و ئەم جەماعەتتر وەلانێ وەک پێ دەڵم سیستمێکیان دروست کردووە ساڵ بە ساڵ جەماعەتی لابن و جەماعەتی کە بێنن ئەم جەماعەتی کە بە حسابی خۆیان بوون بە خۆبەخش و دانەمەزن لە ماڵەوە دانیشن کۆمەڵێک تازە بێن و بە حسابی خۆیان فێریان کەن ئەمانە بەردەوامی بن بەم کاری خۆیان نەگەوەی ئێمە بێئیش بین ئەگەر هەر کەسێک وا لە منێ بمە زۆر خەسخانەکە ئێستا بەدەست نەبوونی خۆبەخشەوە ئەناڵێنێ. دکتۆر سەرکەوت ئەو پرسیارە لە جەنابەت دووبارە کەمەوە لە ئەگەری بەجێهێشتنی هۆڵەکانی بۆن کەرتی تەندروستی لەلایەن خۆبەخشەکان ئەو فراخە کامەیەکە لە کەرتی تەندروستیا دروزە بێ و تا چەند خۆبەخشەکان ئەو کۆڵەکە ڕاگر و قایمن کە سەقفی تەندروستیان ڕاگرتووە بەڵام زۆر بە کورتی وڵا تاوان بەتاکی فراقی گەورە دروستە بێ چونکە بمانێ و نەمانێ ئەمریکی واقعە وەکو پێ سەرتا باسشم کرد ئێمە ساڵانە هەموو ساڵێک ژمارەیە کارمەندی تەندروستی خانەنشی نەکرێت ژمارە کارمەدا ئەمرێت کارمەندە سەفەرەکە بۆ شوازە شوێنەکانیان چۆڵە ئەم خۆبەخشانە شوێنەکانیان پڕکردوێتەوە لە نەبوونی ئەمانە ڕاستەخۆ شوێنەکان چۆڵە ینی شوێن هەیە من هەرچەند ئەو داتا بەدەقی لام نییە بەستیان باستەنتێکیان کاکسەرن لاوچ معلوماتی لابێ ئالە لە ساعە هەفتای خۆبەخشە لە ساعە هەشتا ئەمە لە قەستەرە تەنها دوو کارمەندی ڕسمی هەیە و تری خۆبەخش ئەمە کارەساتە بڕاتەوە ماڵ ئەمە سەرکەوت حکومت لەما سەرکەوتن بەدەستێنێ پاڵ بە بۆنە 1000 خۆبەخشەوە بنێ بڕوە 1000 تر بێنێ کە لە سفرەوە دەست پێ بکاتەوە بۆچی سوود لەم ئەزمون و توانە و لێ هاتووی بەرەو پێشچوونە تەندروستی و زانستی ئەمە وەرنەگرێ و بە هیچ نەبێ هەر ئەو حسابە کە بە حساب دەمی ئەوانی تر چەورەکە و پێوایەتر لێرە بەهشتێکی بۆ خڵقاندون با کەمێ بۆ ئەمانی چاک بکات و پێ وایە ئەمە سەرکەوتن بەدەست بێن ئەگە بڕوە 1000 تر بێنێ پاڵ بەمانەوە وڵا خۆ بەتەڵاوی نەک سەرکەوتن بەدەستدانێ بەڵکومە شکستی تەندروستیە لە هیچ وڵاتەکان نیە شانازی بە زۆری نەخۆشەوە بکرێت لە وڵاتی ئێمە ئەوترێت لە داتای ساڵانەی ئەوەندە نەخۆشمان هەبووە لە هەر وڵاتێکانمە بکرێمە کارەساتە زۆر شدێ شانازی پێوەکەن جگەلەوە ینی ئێمە تەنها قسەکانیشمان هەرەوە نەوە قسە بکەین و خەڵگینکەین ئێمە لە سەتا دروست بیان بەردام لە وەفری مفاسات بووین و هەڵی تاعینات تێمانمان ناوە بەڵام بەداخەوە هۆکو پێویستمان بەدەماهاتن نەبووە لە من بەشەسی چوومەتە لای بەڕێزان دکتۆر سەباح قسەم لەگەڵا کرد لێرۆ سڵاو ڕێزم بۆی هەیە زۆر بەوازەحی قسەی خۆی پێوتوم یعنی پشت و پێچپانای لە قسەکانیان نەبووە یعنی من سوپاس یەکەم ئەم هەڵوێستی زۆر جوان بۆ بەلای منەوە لە ساڵی 2007 سەردانی پەرلەمانی نووسینگەی پەرلەمانی کوردستانمان کرد لە سلێمانی کۆمەڵە خاڵمان نانێ ئەمانە کێشەی تەندروستین لە زمنیشانە ئێمە ئەم خۆبەخشانەمان هەیە کەم کێشانەیان هەیە یعنی ئەمە مشکلێ بۆیان وتانە بەسەر چاو گەیاندویانە پەرلەمان و گەیان وتانە ئەیگەین بە جیهەتی فەرمی بە ئیشە گەین بە وەزیر بەڵام دوا بەدوایەوە ینی هیچ ئەنجامێکی نەبووە لە 2010 ئەمە هەردوو کۆتایی ئەم ساڵی 2010 دووبارەمان کردەوە هەر وەفدێک لەگەڵ نوێنەری خۆبەخشەکانە ڕۆژینە نووسینگەی پەرلەمان کەوان شەڕوا دیوان پیاوین هەرچەندیان ئێستا پەرلەمان تەشکیل نەبووە. دکتۆر تا چەند ئێوە وەکو ڕێکخراوی تەندروستکارانی کوردستان و ڕێکخراوەکانی تر و لایەنە پەیوەندیدارەکان بۆچی چاوێک ناگێڕنەوە چاوێک ناخشێنەوە بۆ گرێبەستەی کە لە نێوان خۆبەخش و کەرتی تەندروستی هەیە بە جۆرێک لە جۆرەکان وەکڵێ نە شیش بسووتێ نە کەباب نە زوڵم لە خۆبەخشکاران بکرێ نە بەو شێوەیەش کەرتی تەندروستی ئەوەی کاڵێ من قەیرانم هەیە و ناتوانم ئەمە شتێک بکرێ کە هاوسەنگی بپارێزێ و
ئەرک و مافی خۆبەخشەکانیش بە شێوەیەکی بەرچاو دیاری بکرێت ئێوە ئەم دەسەڵاتانە یاتوان بە دوواداچوونێکی بۆ بکەن کە گرێبەستەکە سەر لە نوێدا بڕێژرێتەوە چاوێکی پێدا بخشێنرێتەوە و ئەرک و مافیش بۆ خۆبەخشەکان دیاری بکرێت و سەرنجامی ژۆک و چۆن زۆر جار مامۆسایەکی زانکۆ دێتە بەرنامەکەی من خاڵێکی بۆ زیادە بێ با خۆبەخشیش ساڵێک کە دەوامەکە و ئەرکەکەی ڕاپەڕێن با خاڵی وردە بۆ زیابێتە لە ئەولەویەت تا بێتە کارمەندێکی ڕسمی و دامەزراو دەستە خۆش بێ وڵا خۆی ڕێکخراوەکان تەبیعەتی ڕکای ڕێکخراوەیی وایە ڕێکخراوی ناحکومین یعنی ناتوان تەداخل لە ئیشی حکوومەتە بکەن بەڵام بەردەوام یعنی پردێکی پەیوەندیە لە بینی خەڵک و حکوومەتە پردی پەیوەندیە ئێمە ئەمەمان ئەوکو ڕێکخراوی خۆمان و ڕێکخراوی تەنووسەرانی کوردستانە هۆڵەمان بەردەوام ماوە وەکوتم لە سەرای دروستبوونی کێشە کۆمە هۆڵەمان ناوە لەگەڵ خۆی بەڵام کام ئەقدەش کراوە لە بینیانە بەڕاستی پرس بێمە نەکراوە تاوەکو بڵین ئەمە وایە و ئەمەیان وایە و بەردەوامیش ینی قسەمان کردووە لەگەڵ جیهەتی پەیوەندیدارە قسەمان هەبووە بەڵام ئیتر هەنێکیشان ڕاستەخۆوتیانە لە دەسەڵاتی ئێمە نییە لە دەسەڵاتی سەروی ئێمەیە من زۆر جار لەگەڵ هەنێ لەو بەڕێزانە قسەم کردووە بەڕاستی سوپاسیانەکەم سەراحەت جوابی پرسیارەکانیان ناومەتەوە بەڵام کاتێکیش کە خەڵکێکی کە لە پشتی ئەوانەوە خەڵکێکی کە لە ڕێکخراوێکی تر بۆ خۆرزیکردنەوەی خۆی لە دەسەڵات کارێکی نەمەسوولانەکە بە هەڕەشەکردن بێ لەمان بە شێوازە لە شێوازەکان گرفتیان بۆ دروستەکە ئەمان شتێکی ترە ئەگەر ناوکو ڕێکخراوی تونسەرانی کوردستان ئێمە لە سەتای دروستبوونی ئەم کێشەی ئەمانەوە هاوکاریان بووین لەگەڵیان نابووین دەبەن بە شایەتی خۆیان تا ئێستاش ئێمە پشتیانمان بەرناو هەر لەگەڵیشانابینە وەکو بە ئەرکی سەرشاین خۆشمانزای نەک بنێت ئەو منەت نییە بەڵکو ئەرکی سەرشاین خۆمانە چکە ڕێکخراوی تەنووسەران ڕێکخراوێکە بۆ خەڵکی کارمەنی تەندروستیە ئەبێ لە خزمەتی کارمەنی تەندروستیە بێ ئێمە ئەم هەوڵەمان ناوە بەڵام هەوڵەکە چۆنە ئێمە ناتوانین بڵێن بەڕاستی دەستکاری ئەقدی حکوومەت بکەین چکە ئێمە ڕێکخراوێکی ناحکومین بەڵام ئەتوانین چۆنەڵی پردێکی نزیک بوونی خەڵک بین لەگەڵ حکوومەتە وەکو کاری ڕێکخراوەی شەکەیەتی و هەوڵیشمانەوە بەڕاستی بۆیان دکتۆر گیان زۆر بە کورتی کۆتا قسە و پەیام و سەرنجت شتێک من نەمپرسی بە پێویست بکە ئاماژەی پێ بکەی وڵات دوای سوپاسی دووبارە بۆ بەڕێستان من ئومێدەوارم کە حکوومەتی نوێ بیر بە جدی بیر لە کەتی تەندروستی بکاتەوە و ئەم خۆبەخشە بەڕێزانەش چیتر ڕەنجیان بە فیرۆنەڕوە چیتر پیر نەکرێن لە ناوەندەکانی تەندروستی بەناوی خۆبەخشیەوە ئەمەی کامانەکان 5 ساڵ خزمەتە بەڕاستی خزمەتێکی زۆرە هیوادارم بە جدی ئاوڕیان لێبەنەوە بیر لە دامەزراندنیان بکرێتەوە و داواکارم بە جدی خەم لە کەتی تەندروستی بخورێ و کەتی تەندروستی شتێکی ئەوەندە ئاسان نییە کە بەو شازە ئیهمال بکرێ و فەرامەش بکرێت دکتۆر سەرنگ جەلال سەرنگ سەلاح پێم خۆشە کۆتا قسە و پەیامی جەنابیشت ببیستم وەکو خۆبەخش و نوێنەری خۆبەخشەکان من کۆتا قسەم داوا لە خۆبەخشاوەڕەکان وەکەم کە زۆر بە زۆری ئەزانم تکاتان لێ یەکەم ڕزاتان تیاکەم ئەلێرەوە وەرنە دەرەوە لە سەکتەری تەندروستی وەرنە دەرەوە لە خەسخانەکان تکاتان لێ یەکەم وەرنە گەڵمان لە پاڵ ئێمە باداوای مافی خۆمان بکەین و دڵنیاشتانەکەمەوە کە ئێمە خۆمان بەخوا مافی خۆمان داوانەکەین کەس نایە بە هەدێبمان ناتێ و خۆمان فۆکس نەکەین لە وڵاتایە کەس نامان بینێ تکاتان لێ یەکەم ئێمە لە دوای ئەمەشەوە هەڵوێستی ترمان هەیە و چاوەڕێی جوابی حکوومەتەکەین لە هەڵوێستیش بەردەوامە بین لە هەفتی داهاتوو هەڵوێستی ترمانە بێت جیاوازەوەی ئەم جارە کردمان بۆیە تکاتان لێ یەکەم لەگەڵمان نابن پاڵپشتمان بن با دووبەرەکەی دروست نەبێ ئێمە هەموو خوشک و برای یەکترین با بەردەوامی بوو بە دەستنای مافەکانمان و دەستخۆشی لە جەنابەت و کاک سەرکەوت زۆر سپاستان دەکەم سەرکەوتوو بن زۆر سپاس بۆ یەک لە بەڕێزان سەرکەوت جەلال بەرپرسی لقی سلێمانی ڕێکخراوی تەندروستکارانی کوردستان هەروە سەرنگ سەلاح کارمەندی تەندروستی و خۆبەخش سپاس بۆ میواندا ئامادەبوونتان لە بەرنامەی باسخواز ئومێدەکەم کێشە و گیر و گرفتەکانیش کۆتاییان بێت بینەرانی بەڕێز و خۆشەویست زۆر سپاس بۆ ئێوەی عزیزیش تا بە یەگەشتنەوەی تر بەخوای گەورە مێرەبانتان ئەسپێرم هەر شاد و سەرکەوتوو بن خواتان لەگەڵ